لەبارەی دوایین بەرەو پێشچوونەکان و پێشهاتەکان لە غەزە لە نێوان بزوتنەوەی حەماس و ئاسپای ئیسرائیل داگفتوگۆ دەکەم بەڕێز عیسمەت مەنسوور شرۆڤەکاری سیاسی هەر لە قودسەوە لەگەڵم دەبێت. بەڕێز عیسمەت زۆر بەخێر بێی بۆ کوردستان 24. با لە دوایین لە جوانی بنیامین نەتانیاهۆ دەست پێ بکەین کە دەڵێت ئێمە ئێستا ئامادەین بۆ ئەوەی ئاگربەست لەگەڵ حەماس ڕابگەێنین. وەکو شرۆڤەکارێکی سیاسی پێت وایە هۆکار چییە کە ئێستا ئیسرائیل قایل بوو بەوەی کە ئاگربەست لەگەڵ بزوتنەوەی حەماس ڕابگەێنێت؟ چی گۆڕاوە لە غەزە؟ تحياتي لكم. يعني نحن ناس بەڵێ سڵاوتان دەبێت. ئێمەوە دەبیستین کە چەند هەوڵێک هەن بۆ ئەوەی بگەن بە ئاگربەستێک یاخود ئەگەر هیچ نەبێت بگەن بە ئاگربەستێکی مرۆیی ماوە کورد. دەبینین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاری جددی دەکات بۆ ئەوەی ڕێکەوتنێکی گۆڕینەوەی دیرەکان ئەنجام بدات و هەروەها بتوانن ئاریکاری مرۆیی بە کەرتی غەزە بگەێنن لە پێداویستی پزیشکی، بەڵام نەبوونی پێداویستی ئێستاوای کردووە برسێتی تەواو لە کەرتی غەزە بڵاو بێتەوە. ئێستا لە کەرتی غەزە خواردن بە شێوازێکی بەرچاو دەست ناکەوێت. هاریکاری مرۆیەکانش لەلایەکی دیکەوە ئاستەنگی زۆریان بۆ دروست دەکرێت. ناتانیاهۆ دەیەوێت گەمارۆیەکە بەردەوام بێت، دەیەوێت ئەم گەمارۆیە تونتر کاتەوە بۆ ئەوەی بارودۆخێکی مرۆیی سەختتر دروست بکات تا ئەمە ببێتە فشارێک بۆ سەر ڕێکخراوی حەماس و هەروەها گروپە چەکدارەکان. ئەمە وا دەکات کە نەتانیاهۆ ئامانجەکە بپێکێت و هیچ هەنگاوێک بەرەو دواوە ناوێژێت. لە بەرامبەردا استراتیژیەکانی حەماس ڕێگری لێ بکات و هەروەها مقاومە لە بەرامبەردا پێشڕەوی نەکە لە بەرامبەر سوپای ئیسرائیلیدا. بۆیە گەیشتن بە ئاگربەست لەم ماوەیەدا تەنیا بە فشارێکی ئەمریکی دەبێت لەسەر نەتانیاهۆ. باشە، بۆچی ینی دەزانین کە کەرتی تەندروستی لە کەرتی غەزە چی کارەساتێکی خۆڵقاندووە، بۆچی ئیسرائیل ینی هێندە نەخۆشخانەکان بە ئامانج دەگرێت، هێندە کەرتی تەندروستی بە ئامانج دەگرێت؟ ینی دوایین نمونە نەخۆشخانەی شیفایە کە خۆتان ئاگادارن. بەڵێ نەخۆشخانەکان لە بارودۆخێکی دەتوانین بڵێن دانکە بەتەواوی وەستاون. تیمە پزیشکەکان لە بارودۆخێکی سەخت دەکار دەکەن، دەیان هەزار بریندەر و هەروەها کوژراو لە نێو نەخۆشخانەکاندا هەن. بارودۆخی زۆر مەترسیدارن بەبێ ئەوەی ئەوان بتوانن هیچ کارێک بکەن. بەڕاستی گەمارەدانی نەخۆشخانەکان و بردومانکردنی نەخۆشخانەکان و هەروەها چوونە نێو نەخۆشخانەکان وەکو لە نەخۆشخانەی ڕەنتیسی و پێشتریش لە نەخۆشخانەی مامەدانی بینیمان تەنیا ئامانج دەم هێرشانە ئەوەیە کە هەموو ئاستەنگ یاخود هەموو هۆکارەکانی ژیان داببڕن لە کەرتی غەزە. بەدەیانەوێت وا لە غەزە بکەن کە چیتر نەتوانێت بەردەوام بێت، کە هیچ پەنایەک نەمێنێت، هیچ خواردنێک نەمێنێت، هیچ شەقامێک نەمێنێت کە تەنانەت بەسەریدا بڕۆن، نەخۆشخانەیەکیش نەمێنێت بتوان خۆی تێدا چارەسەر بکەن. ئەمە ئەوە ئیسرائیل دەیکات فشارێکی مرۆییە لەسەر غەزە دەیکات بۆ ئەوەی هۆکارەکانی ژیان لە کەرتی غەزە داببڕێت. باشە بەڕێز عیسمەت، ینی لە تەنانەت لە جەنگیشدا یاسا هەیە ئەوەی ئێستا کە ئیسرائیل دەیکات بە تایبەت لە نێو نەخۆشخانەکان، بۆ نمونە لە نەخۆشخانەی شیفاکە نەخۆش و بریندار و ئاوارەکان دەبێت 15 کیلۆمەتر ببڕن بە پیادە تاوەکو بچنە ناوچەیەکی ئارام لە باشووری کەرتی غەزە. بۆچی کۆمەلگای نێودەوڵەتی لەمە بێدەنگە؟ بەداخەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتگیریەکی دیبلۆماسی تەواوی ئیسرائیل دەکات لە ڕێی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە. ئیسرائیل دەپارێزێت لە بەرامبەر هەر بڕیارێک کە سەرکۆنەی ئیسرائیل بکات یاخود داوای ئاگربەست بکات. ئەمریکا داوا لە ئیسرائیل دەکات کە ڕێز لە یاساکانی شەڕ بگرێت، بەڵام لە بەرامبەردا هیچ شتێک بۆ جێبەجێکردنی ئەم داواکاریانە ناکات.
وڵایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ڕووی کردداریوە توانیویەتی کە لافی ئەوە لێ بدات کە باشە ئێستا ئەوەی کە ئیسرائیل دەیکات بەڵێ بەردەوام ئەمریکا لە یەکەم ساتەوە ئامانجەکانی خۆی داناوە لەگەڵ ئیسرائیل بۆ ئەوەی حەماس بە تەواوی لە نێو ببەن و هەروەها بارودۆخێکی وا دروست بکەن لە کەرتی غەزە کە حەماس کۆتایی پێبێنن ئەوروپا و خۆراوە ئەوەیان بینیوە کە لە کەرتی غەزە ڕوو دەدەتوەرەوە لە ئۆپەراسیۆنی قودسدا پێشتر ڕوویدا ئەوان بەڕاستی لە هۆکارەکان ناپرسن بۆچی ئەم شتە ڕوو دەدات بۆچی ئەم کۆمەڵکوژیە ڕوو دەدات ئەم کردارە داعشی و نازیانە بۆچی ڕوو دەدەن بەڵام ئەوان ناپرسن لە هۆکارەکان و تەنیا جێرانەوەکانی ئیسرائیل وەردەگرن خەڵک لە غەزە بەردەوام دەکوژرێ هەزاران کەس یعنی باسی زیاتر لە 6,000 منداڵ دەکەین کوارێ خراوە نێودەوڵەتیەکان ئەمە تەنیا قسەیەکە کە دەکرێت ئیسرائیلش بەردەوامە لە کۆمەڵکوژی پێویستە کۆمەلگەی نێودەوڵەتی بەڕاستی ڕەخنە لە ئیسرائیل باست لە ئامانجی ئیسرائیل کردیانی بەڕاستی ئامانجی ئیسرائیل یاخود پلانی ئیسرائیل چیە داگیرکردنی کەرتی غەزەیە لە ناوبردننی بزوتنەوەی حەماسە لە غەزە ئامانجی سەرەکی ئیسرائیل ئەوەیە هێزی سەربازی حەماس لەناو باتووە کۆتایی بە حەماس بهێنێت بە حکمی حەماس لەنێو غەزەدا دەیەوێت بارودۆخێکی سیاسی وا بە ئافرێنێت کە ئازادی جوڵە بە خۆی ببەخشێت بۆ ئەوەی بە ئارەزوی خۆی بێتە نێو غەزە و بچێتە دەرەوە بەبێ ئەوە هیچ بەرەنگاریەک هەبێ و دەیەوێت ڕێگری لەوە بکات کە پرچەکردن بۆ هێزەکانی حەماس جارێکی تر دووبارە بێتەوە واروەها دەیەوێت ئیدارەیەک دروست بکات کە لەژێر دەستی خۆی دابێت ئەمە شتێکە بەڕاستی مەحاڵە شتی وا ڕوو بدات لەوە ڕەنگە ئیسرائیل بتوانێت کۆتایی بە حەماس بهێنێت بەڵام ناکرێت هەرگیز شتێک بەسەر خەڵکی غەزەوگەلی ئێمەدا بسەپێنێت ئەو حکومە بێت کە خۆی دەیەوێت پێویستە ویستی خەڵک بێ ویستی خەڵک نابێت ئەمە شتێکی مەحاڵە زۆر سپاس دەکەم بەڕێز عیسمەت مەنسوور شرۆڤەکاری سیاسی لە قودسەوە میوانم بووی دەستخۆش